بسم الله الرحمن الرحيم. لا هم مسلمانك أشكراك جورترين معجزة بيغمبري خوا عليه الصلاة والسلام أشكراك أم قرآن برزو بلنده بەڵام بەداخەوە لەم ڕۆژانەی کۆتایی بینیمان هەندێک بێباوەڕان هەوڵەدەن بە ڕۆژی ڕووناک ئەم قورئانە بەرز و بڵندە لە پێش چاو خەڵکی بستێن و ئەیانەوێت سوکایەتی پێ بکەن. بەڵام باشترین وڵام کە مسلمانان وڵامی ئەوە بدەنەوە هەر لە ناوڕۆکی ئەم قورئانە ئەوەیە ئێمە بەکردداری وڵامیان دەینەوە. دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری یەکێک لە هەرە وڵامە جوانەکانی هەڵبژاردووە ئەوەیە کە پرۆژەیەکی ڕاگەیاندووە لە بەرامبەر ئەو سوکایەتیە کە 30,000 مصحف 30,000 قورئان بە چاپ بگەێنێ. ئێتر ئەم مصحفانە ئەم قورئانە بەڵاوەکرێتەوە لە ناو تەلەبەی علمی شەرعی لە ناو دەستگاکانی قورئان لە ناو مسلمانان. ئەمە باشترین وڵامە کە ئێمە بتوانین بیدێنەوە بۆیە هەر کەسە و لای خۆی مسلمانان با موقفێکمان هەبێ ئەگەر بە سەهمێکش بێ ئەگەر بە مصحفێک بێ زۆرە کەس بەکەمی نەزانێ